بێکاری و هەژاری دوان لە دیاردا هەرا زۆر و مەترسیدارەکانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانن بە تایبەتی بە پێی وتی شارەزایان دۆخی خراپی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان وای کردووە ڕێژەی بێکاری لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندا بێت بێ ئەوەی هیچ هەوڵێک بۆ چارەسەرکردن و ڕێگریکردن لە بەرزبوونەوەی ئامارەکان هەبێت. بۆ هەمان مەبەست و دەرچەیەک بۆ چارەسەر کۆبوونەوەی چەند ڕێکخراوێکی پسپۆری بوارەکانی ئابووری و بێکاری و هەژاریە کە تێیدا گفتوگۆ دەکەن لەسەر ئەو ڕەژنووسەی ئامادە کراوە کە باز لە دانانی پلانێکی استراتیژی دەکات بۆ نەهێشتنی هەژاری و بێکاری لە هەرێمی کوردستان کە نوێنەری بەشێک لە ڕێکخراوەکان تێیدا ئامادە بوون بە پێشکەشکردنی چەند پلان و ڕێگە چارەیەک. هەندێک بابەت کێشەکان قورسەکە یەکێ لەوانە ئەمە کێشەی دواکەوتنی مووسەیە بەرز و نزمی دۆلارە ناسەقامگیری بازاڕە ئەمانە کێشە دروستەکەن ئاڵۆزی سیاسی جاروایە دروستێکە ناکۆچی سیاسی ئەمانە هەمووی بەگشتی ئەبنە کاریگەری بەسەرەوەی هەژاری زیادەکەن و بێکاری زیادەکەن و ئێمە لەگەڵ حکوومەتە هەوڵە دەین کە ئەمە جێبەجێ بێت ئەم پلانە و بەردەوامە بین تاوەکو ڕێژەی هەژاری و بێکاری کەم بێتەوە. ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ پلانێکی دانانی پلانێکی استراتیژی بۆ نەمانی یا کەمکردنەوەی هەژاری و بێکاری چکە ناکرێ بڵین نەمان چکە لە هیچ وڵاتێک ئەوەنێ هەژاری و بێکاری تیانەمێنێ بەڵام ئەگەر بتوانین تا ڕادەیەک بۆ هەژاری کەمکردنەوەی هەژاری و بێکاری و کۆمەڵێ خاڵمان خستوەتە ڕوو بۆ ئەوەی بزانین چارەسەرەکان لەکوایە و چارەسەرەکان ڕوبەڕووی یا پەیوەستە بە چ لایەنێک و چ وەزارەتێکەوە. ئابووریناسێکە و باز لا گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ و سامانە سروشتیەکانی هەرێم دەکات و پێی وایە دەکرێت وەک یەکێک لە ڕێگە چارەکان بۆ لانی کەمکردنەوەی ئەو ڕێژە زۆرە بێکاری لە هەرێمی کوردستاندا هەیە سیر بکرێت و سوودیان لێ ببیندرێت کە ڕۆژ بە ڕۆژ کۆچی گەنجان بۆ وڵاتان بەهۆیەوە ڕووی لە زیاد بوون کردووە. و قەزەی بێکاری بە بۆچوونی من نەک لێرە لابوو دنیا بەرەو ئەو ئەچێکە تەکنۆلۆژیا پێشکەوێت بێکاری زیاکە چوم تەکنۆلۆژیا دەوروبێت بەڵام ئێمە باکسەوە نە تەکنۆلۆژیەکەمە پێشکەوتووە نە بازارەکەمە پێشکەوتووە بێکاری لە کوردستانە ئەوەیە ئێمە نەمادوانە پەیوەندیەک تەواو دروستکەین لە بینی بازار و داواکاری بێزار لەگەڵ ئەو پسپۆریانەی ئەوەیە لەگەڵ خوێندنە میلەتێکی یعنی بۆ بەرهێنەرە بووینەتە بەکاربەر کێشەکەش لەوایە ئێمە شتێکمانەیە کە پێڕێن نەوت اعتمادمان لەسەرەوە لەبەرەوە تەمەڵی کردوین دەیشە. ئامادەبوویەکی کۆبوونەوەکە باز لە هۆکارەکانی زۆربوونی بێکاری لە هەرێمی کوردستاندا دەکات و پێی وایە بێ پلانی حکوومەت و زۆربوونی ئەو ڕێژە زۆرە دەرچووی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستاندا و دابەژنەکردنی موچەی موچەخۆران لە کاتی خۆیدا قەیرانی ئابووریەکی ترن کە مەترسی بێکاری لە هەرێم زیاتر و گەورەتر دەکەن. دوای ئەم بارودروفی کێسا هەیە کە موچە دواکەوێت کە وەزعانی کێسا لە ئارایە هەیە بێکاریکی زۆر بۆ هەژارێکی زۆر ڕوویکەوتە خەڵکەکە بۆی ئەمە پێمان باش بکەوە چارەسەری ئەمانە بتوانین وەکو پرۆژەیەک داڕێژین و تەقدیمی حکوومەتیکەین بووی کە هیچ نەبێ بێت بەدەنگەوە بۆی چارەسەری ئەم کێشانە بکە دیارە کێشەی بێکاری یەکێ لەو کێشانی کە ئەبینین کەسێکین کۆمەڵەیە دەرچووی زانکۆکانمان هەیە کە تا ئێستا هەمووی لە ماڵەکانی خۆیەتی و بێکان و بە بێکاری ماونەتەوانێت زۆربەی زۆریان دیارە دەرەچن دەرەوەی وڵات و بن بە خۆراکی دەریا و کۆمەڵێ مەشاکل ڕوبەڕووی ئەو گەنجان نابنەوانەیە کە ئەمەش هەموو ئەسبابەکە گەڕێتەوە بۆ ئەو بێکاری کە هەیە. ئەگەر چی بەپێی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری بۆ ساڵی 2020 لە 12 بۆ لە 13 بووە بەشێک لە شارەزایانی بوارەکە دەڵێن سلێمانی لە 3 و هەولێر لە 4 و دۆهۆگل لە 6 ڕێژەی بێکاری تێدایە ئەگەرچی هەندێک ڕێکخرا و شارەزا و پسپۆری بوارەکە پیان وایە ڕێژەکە لەوە زیاترە کە دەستگا فەرمیەکان ڕایدەگەێنن هەرچەندە باز لە هۆکارە زۆرەکانی ئەو ڕێژە زۆربوونی بێکاریە لە هەرێم دەکرێت و بەردەوام باز لە کەم تەرخەمی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت بەڵام لە ئێستادا و بە پێیوتەی شارەزایانی بوارەکە ئەو بەرزی و نزمیەی بەردەوامیەی لە نرخی دۆلاردا لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستاندا هەیە هاوکات بایکۆتی مامۆسایان و فەرمانبەران لە فەرمانگە جیاوازەکانی هەرێم لە ئێستادا و بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە لە دیارترین ئەو هۆکارانن کە دەبنە مەترسی بۆ سەربەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێم هاوشێوەی ئەو کێشە بەردەوامانەش دەبێت کە حکوومەت بێباکانە ئاوری لێناداتەوە و هیچ پلانێکی نییە بۆ چارەسەرکردن و ڕێگریکردن لە زۆربوونی. چاوەڕوان مەحموود، شارپرێس، سلێمانی.